جگەلەوەی کە دڵخۆشی یان هەبوونی جەو لەگەڵ خواردنێکی خۆشە دوو ڕەهەندی زۆر گرنگن بۆ بەردەوامی ژیانی مرۆڤ. جوڵەش ڕەهەندێکی تری گرنگە کە ئەم جوڵە بەشێکیان لە جوڵەی ماسوولکەکانە خۆی بینێتەوە بە فشارخستە سەر ماسوولکەکانی مرۆڤ و بەشێکیان بە جوڵەی حرەکی یان بە وەرزشە هەواییەکان خۆی بینێتەوە. ئێمە لە چارە هەردوو لایەکمان بینیوە و هەردووکیشمان باس کردەوە بۆتان. هەر بۆ نمونە لە ئەو جوڵانی کە بریتێ لە فشارخستنە سەر ماسوولکەکان بەرنامەیەکی زۆر باشمان بۆ سازاندن و مامۆستا ئازادێکی بلەو بە ڕێزانەی کە میوان بوو لەم بەرنامەیە، هەڵبەتە میوانی تریشمان هەبوو. ئەو بۆتان باس دەکات کە ئەوانی کە دەچنە هۆڵەکانی لەشجوانی بۆچی دەڕۆن و چ سوودێکە لە یاری بەرزکردنەوەی قورسایی ڕۆژانە ئەنجامی بدەین. وەرزشکردنیش چەند شێوازێکی هەیە. بۆ نمونە وەرزشمێکمان هەیە کە لەناو ئەم هۆڵانە ئەکرێت پێوترێ وەرزشکردنە قورسەکان کە ئەمە پێویستە ئەو کەسانەی کە ئەم نەوع وەرزشەکەن پێویستیان بەوە هەیە کە بۆ پێشکەوتنێکی باش ئەیکان تایەتی بۆ چارەسەرێکی پزیشکی ئەیکاتایەتی تەنها بۆ لە شولارێکی ڕێکی خۆی ئەیکات یاخود هەیە بۆ ئەنجامدانی پاڵەوانێتی بەشداری ئەکات لەم ئەم ڕێگای هەڵەبژێر و ئەم نوع وەرزشانە ئەکات. وەرزشکردن هۆکارێکی زۆر باشە بۆ دوورکەوتنەوە لە هەنێ کێشەی ڕۆژانە کە کەسەکان کە تاکەکان تووشی ئەبن. یەکێک لەوانە هۆکارێکی کە زۆر بڵاوە نەخۆشیەکانی قەڵەوی و کێشی زیادە. ئەمە پێویستە سەردانی هۆڵەکان بکرێت یاخود وەرزشێکی ڕۆژانە بکرێت بۆ ئەوەی ئەم شێوە قەڵەوبوونە یاخود ئەم ناتەندروستیان نەمێنێت و بەرەو نەمان بچێت. وەرزشکردنیش چەند جۆرێکی هەیە. بۆ نمونە شەرنی ئەوانەی کە داخڵی ناو هۆڵەکان ئەبن تەنها بۆ دیبەڵدنێک بێ یاخود بۆ زەخامەتێکی گەورەی ئەزەڵە بێ تایەتی حەزی لێیە لە شێکی لە شولار و ڕێک و تەندروستی هەبێ تایەتی حەزەکات لە شێکی سەحی و جوانی هەبێت تایەتی حەزەکات بەشداری پاڵەوانێتیشی پێ بکات. لەناو هۆڵەکانی ئێمە ئەم چەند وەرزشانەی کە ئەکرێت بەپێی هەدەفی کەسەکە دیاری ئەکرێت کە پێویستە ئەنجامی بات یان کە خۆی هیوایەتێتی ئەنجامی بات. بێجوڵەیی لە زانستی تازی پزیشکا پێوترێ نمونەیەکی یان مۆدلێکی نوێی جگەرەکێشان واتە بێجوڵەیی بەقەت جگەرەکێشان خەڵکە کوژێ و خراپە. جا بێجوڵە یەکێک بوو لە بابەتەکانی زەمبیلەی دووەمی چارە کە ئێستا لە تەنیشتی منەوە ئەڵلقەکانیان سەرباسەکانی بەرنامەی چارە دەبینەوە بۆتان دەنووسرێتەوە. بەڵام ئێمە لە مەسلەی جوڵەیە کە هانی خەڵکمان ناوە بۆ جوڵەکردن تەنها نمونەی هۆڵە داخراوەکانمان نەبووە بەڵکو نمونەی وەرزشە هەوایەکانیشمان هەبووە کە لە دەرەوەی هۆڵەکان دەکرێت. سەر لە بەیانیشی زوو لە وەرزی زستانە کاتژمێر 3 بەیانی هاوڕێ لەگەڵ وێنەگر و شۆفێر بەڕێکەوتین بەرەو کەلار بۆ ئەوەی کە بزانین لەوێ بۆچی جادەیشان ناوناوە جادەی جەڵدەکە. هەر بۆ زانیاریتان لە کەلار شەقامێگەیە پێی دەوترێت جادەی جەڵدەکە. خەڵک دەچنەوە بۆ وەرزشکردن بۆی کە تووشی جەڵدە نەبن. دەگەڕنە بۆ کەلار بۆ جادەی جەڵدەکە بزانین خەڵک چی کاتەوێت. طبعا دکتۆر من ینی کەمتر ماوەیەکی زۆرە دابڕاوم بەڵام بە بۆنەی بەرنمەکەیەوە کەیسە حەزم کرد
باسی وەرزش بکەم و سوودەکانی وەرزش من جگەلەوەی کە بە شێوەیەکی عەلمی پێی نەگەیشتوم مەبەستم لەوەیە کە وەرزشکارێکی ڕسمی نیم لە ناو ساحا من بەڵام وەرزش تەنیا ئەکە مەچمە ساحای یان بەیانیانە ئێوارانە هەر کاتێکم هەر کاتێک کە دەرفەت بە گوێرەی کاتەکانی من بگونجێ خۆم دێمە ساحای یان ئەڕۆم لە شوێنێکە لە شوێنێکی ئەوە کە ئێستام شوێنە پێی ناسراوە لە ناو کەلارە ناساوە بە ساحای جەڵدەک ڕێگای جەڵدەکە کە هەموو خەڵک یعنی بۆتە نەرید خەریکە وای لێتێ ئەوەی وەرزشنەکە عیبە جاران وانە بوو جاران ئەوەی کە وەرچی کردای پێی شەرم و بیدایەت و ئافرەت بووین ئەهاتین بۆ ڕێکردن بۆ تەندروستی خۆمان وەزنمان زۆر بوو منەوە و 4 کیلۆ بووم هەر بم ڕێکردنە خۆم دابەزان کەم زیاومان نەکرد بووینە 27 ژن 3 ساڵە لەسەر ئەم بەرنامە بەردەوامی ئینشەڵا بە ئیزنی خوا زادەی جەڵدەکەی پێڵێن ئەیتر وەڵای لەبەر ئەوەی تر ئەم خوشکمە 3 مانگ ڕێکرد حەبی چاورینەوە خوارد حەبی زەختینەوە خوارد ئەو نە تەندروستی باش ئیتر وەرزش خۆش دەزانی وەرزش شتێکی زۆر باشە هەم بۆ زەخت هەم بۆ شەکرە هەم بۆ چاوری هەم بۆ کێش دابەزاندن وڵا بیدایی لە تر جەیرانی خۆشما و ژنێترا ئەوش توژنی پورزایەکمە خۆیزایەکم و هاتین بۆ گەڕیان ئیسە بیدایی هەرمون جەیرانی خۆشمین تێن وە گەرما وە سەرما و بۆ تەندروستی خۆمان تێن و 3 مانگی ڕێک بەخوا من گەڕیانم کرد تامی حەبێکی چاوری و زەختم نەکرد تەندروستیم زۆر باش بوو مانگی وازمان یاوریش هەم دەستمان پێ کردێتەوە لە پەنای خواوە کەمتر لە 2 هەفتەی تر وەرزی هاوین دەست پێیەکە گەرما دەست پێیەکە ئێمە بە هاوین و بە بەهار و بە پاییز و بە زستان کارمان کردو بە کۆکردنەوەی زانیاری و پێشکەشکردنی جوانترین بەرنامە بە ئێوە دوا بەفری زستانی 2019 کەباری ئێمە لە دامێنی چای گۆیژە خەریکی بەرنامە تۆمارکردن و وەرزشکردن بووین دەگەڕین لە ئەرشیفەکانمان بزانین خەڵک چۆن وەرزشیە کرد و چ چێژێک لە وەرزشکردن دەبینن لە دامێنی چای گۆیژە لە ناوەڕاستی تەختە ڕێگا و لە قەتپاڵی چیای گۆیژە و لەگەڵ دو هەمین بەفری زستانی 2019دا هەموو کاتێکتان باش بینەرانی بەڕێزی کەناڵی کورسات نیوز و بەرنامەی چارە خەڵکیی زۆر بە بەرزایەکانی گۆیژە و بەلاپاڵەکانی گۆیژە سەرکەوتووە لەگەڵ سروشت و بەفر و گۆیژە و شار و هەوایەکی جوان و سروشتێکی ڕۆمانسی زۆر دووەمەڵقەی بەرنامەکەتان تایبەت بە بێجوڵەیی تایبەتە بە سوود و گرنگیەکانی پیادەڕەوی و دەخەیش بەجێەوەی ێکانی خەڵک بۆ سەری بێخەوە بەجێ بۆ بەفرە و ئەم شاخە بەجێەوەی ئەم دووەمەڵقەی بەرنامەی چارە تایبەتە بە بێجوڵەیی و سوود و شێخە زۆرەکانی وەرزشکردن کاتێک کە ئەڵێن تۆ خۆتت خۆش بوێ بەمانای چی؟ واتە تۆ گرنگی بە خودی خۆت بە گرنگی بە سیحەتی خۆت بە گرنگی بە دەرونی خۆت بە گرنگی بە بیرکردنەوەکانی خۆت بە ئەمەوێ پاسکیل بکەم بە کللتور لە شارەکەما بۆ ئەوی بتوانین کە ڕۆژانە بەکاری بێنین ئێمەستان بە دروستکردنی پرۆژەیەکی پاسی سواری کە پێکاتوە لە کوڕان و کوچان بتوانم پاسکیل لێ بخۆڕم کە ئەمەش ئەتوانێت بربەست لە نێو کۆمەلگاکەمانە بشکێنێ دەتوان کە دێم بۆ ئێرە بە بەکارهێنانی ئەمانە هەندێک وەرزشی باڵانسیش ئەنجام بدەن بۆ تەجربەی خۆم ئەمە بەڕاستی تەندروستی وەرزشەوان وە خەڵکی ئاسایش زۆر باشە بێت بە جوڵە بە وەرزش بە هاتوچۆ دوا ئەڵلقەی زەمبیلەی دووەمی بەرنامەی چارە تایبەت بوو بە بێددانی ئەو کاتی بەڕێزێک ددانەکانی خۆی لە دەسەدات دەگەڕە بە دوای ڕێگە چارەکانیان چۆن ددانێک دروست بکاتەوە ئێمە باوردی و بە گرافیک هەمومەوە باسکردن کە چۆن چۆنیە وا لەگەڵ میوانی بەرنامەکەشەوەمان باسکردن کە چەند جۆری جیاوازی ددانی دەستکرد هەیە هەر سەرنجتا ڕاکێشمە بۆ زەمبیلی دووەم کە زەمبیلەی بێکان بوو بەڵام لە بێددانە بە نمونە و بەڕزانی کە تاقمی ددانەکان بەکاردێنن هاوڕێ و هاوکارمان دکتۆر لازیان لەتیف باسی لەوە کرد کە چۆن پاکوتەمیزی یان پاکژی تاقمەکانتان ڕاگرن من وەکو ئێوە بینەری دکتۆر لازیانە بم بۆی کەرزام چیوە باس کردوین هەروەکو دانە ئاسایەکانی خۆمان چۆن ئەیشوین ئێمە ڕێنمایی ئەەکەین ئەگەر بێت و بە شێوەیەکی هێلکی یاخود شێوەیەکی بازنەی بە شێوەیەکی سیستماتیک بێ واتە ئەگەر ئێمە لە ڕووکاری
سەرەوە دیوی دەرەوەی دەست پێ بکەین طبیعی ئەمە پێویستە بەشە پلاستیکەکەشی پێوە پاکرێتەوە هەر بە شێوەیەکی ئاسایی زۆر چۆن وەکو دانەکانمانەشوین هەمی کۆنتترۆلە بێ لە لای ڕاست بۆ لای چەپ دیوی سەرەوە لە خواریشەوە لای چەپ بۆ ڕاستەوە بازنەی دەرەوەمان تاواو کرد بە هەمان شێوە لە بازنەی ناوە دانەکان ئەشۆین لە دوای ئەمیکە دانەکان کۆتایی پێها و پێویستە ئەو بەشە پلاستیکەی تری بە تایبەتی ئەم ڕووکارەی کە دەنووسێت بە مەڵاشۆوە پێویستە زۆر باش پاکرێتەوە هۆکارەکەی لەوایە زۆر ئەو وردە زیندەوەرانە لە ڕێگەی چینێکی تەنکەوە یاخود پەردەیەکی تەنک دروستەکان لە نێوان تاقم و لەگەڵ مەڵاشووی کەسەکە بۆیە لێرانە توانای کۆبوونەوەی وردە زیندەوەرەکان زیاترە تا بتوانرێت ئێتیمامێکی زیاتر پێبیرێ ڕاستە زۆر جار ئێمە بۆ لایەنی جوانکاری تەنها ڕووکاری دەرەوە وەرئەگیرێت پاکەکرێتەوە بەڵام ئەمە وەکو دانی ئاسایی نیە بەڵکو پێویستە ڕووکارەکانی تریش سەرجەمی پاک بکرێتەوە ئەمە وەکو لایەنم ئەو لایەنی کە باسمان کرد بە شێوەیەکی میکانیکی کە پێویستە بکرێت هینە سەر باسکردنی لایەنە ئەوەی کە مادی تایبەت بەکار یاخود ئێمە پێڵێن لایەنە کیمیایەکەی لە ڕێگای کیمیکال سۆلیوشنەوە بێت یان لە ڕێگای بڵێن شلەی کیمیاییەوە بێت یاخود لە ڕێگای حەبەوە بێت یاخود لە ڕێگای ئەو تابلێتانەوە بێت کە ئێمە بە حەبی فەوار ناوی ئەهێنین لە کۆمەڵگەی ئێمەیە ئەو شلانی کە بەکاریە ئەتوانین بڵێن یەکێک لە کەرەسانی کە زۆر باشە بریتە لە بەکارهێنانی شلەی پاکشکەرەوەی ماڵ کە لە ناو خەڵکە فاستی پێوترێ کە ناوەزانستێکی سۆدیۆم هایپۆکلۆرایتە بەڵام بە شێوەیەکی ڕوون نابێ ڕاستەوخۆ بەکار بێ بەڵکو پێویستە بە ڕێژەی یەک بەدا ڕوون کرێتەوە چکە ئەگەر ڕوون نەکرێتەوە هەڵبەت بۆن و تامێکی ناخۆش زیاد لە ڕادە بەدەر ئەیە بە تاقمی ددانەکە کە دواتر ئەو کەسە ڕەنگە نەتوانێت تاقمی دانەکە لە دەم بکات بۆیە ئێمە ڕێنمایی کەسەکانەکەین بە ڕێژەی یەک بەدا ڕوونی بکەنەوە لە دوای ئەوەی بڵین لە دەفرێکی تایبەتە ئەو شلێ ئەگیرێتەوە دا ئەندرێ و تاقمەکە تێیدا نوقم ئەکرێت بڵێن ئێمە سۆدیۆم هایپۆکلۆرایتمان تێ نەکردووە بەڵام پێویستە تاقمەکە بە تەواوەتی نوقم بێ واتە نابێت هیچ بەشێکی بە دەرەوە بێ لە ناو شلەکەیە ئەبێت و ئەم شلەیە بۆ ماوەی کەمتر لە 10 خولەک چەندین توێژینەوەکراوە لەسەری هیچی ڕێنمایی ناکە کە لە 10 خولەک زیاتر بێ بەڵکو پێویستە لە 10 خولەک کەمتر بێ ڕۆژی یەک جاریش بەکاریە یەکێکی تر لەو شلانەی کە بەکاریە توانە هەر ئاوی ئاسایی بەڵام لەگەڵ بەکارهێنانی چەندین کەرەسەمان هەیە یەکێک لەوانە مەسەن حەبی فەوارە کە ئێمە ئەمڕۆ لامان هەیە وەکو نمونەیەک بەکاری ئێنین بۆ بەکارهێنانی ئەم حەبە پێش هەموو شتێک پێویستە دڵنیابین دەو ئەوەی کە بەکاری ئاوێکی خاوێن بێت خاوێن مەبەستماندەوەیە ئەگەر زۆر لە ماڵان ئاوی فلتەر هەیە و کە فلتەر ئەکرێ یاخود ئەتوانن ئاوی کوڵاوی ساردەبوو بەکار بێنن ڕێنمایی ناکراوە بەوەی کە ڕاستەوخۆ ئاوی ئەوەی کە ئێمە خۆمان پێڵێن ئاوی تەنکی سەربان بەکار بێنرێ یاخود ئاوی بەلوعا بەکار بهێنرێ لەبەرەوەی زۆر جار ئەشێ وردە زیندەوەر هەبێت لەم ئاوەدا کە بگوازرێتەوە بۆ کەسەکان ببێتەوە هەی تێکدانی باری تەندروستیان بۆیە باشەوە ئاوێکی خاوێن بێت ئەم حەبە کەتی ئەکرێت وا ڕێنمایی ئەکرێت کە تەنها حەبەکە بەجێبی هەڵڕێت تەبیعی ئەمە ئەبێت لە دوای پاکشکردنەوەی میکانیکیەکە بێت ئەبێ پاکشکردنەوەی میکانیکی بۆ بکرێ ئەو پاژماوەی خۆراکی و ڕەنگی کە لەسەرێتی لا ببرێ لە دوای ئەو ئەم حەبە ئەهێنرێت ئەکرێتە ناو ئەم ئاوە و تێیدا بەجێ ئەڵڕێ ئەگەر برادران بتوانم شانی بن ڕاستەوخۆ ئەم ئاوە خۆی وەکو فەوارێک دروست ئەکات ئەم فەوارە ئۆتۆماتیکی ئیشی خۆی ئەکات پێویست بۆ ناکات تێک بیرێ یاخود بخرێتە ڕێک سەر تاقمەکە لەناو ئەوەکە ئەو جۆرە گیراوەیەک دروستە بێ ئەم گیراوێ ئەو کارە کیمیایی خۆی ئەکات و وردە زیندەوەرەکان لەناو ئەبات دیارە زۆر ڕێگایتری هەیە مەسەرم کۆمەڵێک توێژینەوە ئاماژەی بەوە یاوەکە وەکو ئەسیتیک ئەسید کە وەکو سرکە وایە بەکار هێنراوە و ئیفێکتەکە دروستەکە لەسەر ئەوەی کە ئەو وردە زیندەوەرانە لەناو بەرێ و ئەوەی جێ ئاماژێ لەو وردە زیندەوەرانە ئێمە کە ڕووی ناودەم زۆر یەکێکە لەو حاڵەتانی کە زۆر ڕوبەڕوو ئەبێتەوە لەو کەسانی کە تاقم لە دەم ئەکەن لەبەروی زۆر بە خێرایی توانای گەشەکردنی هەیە بە تایبەتی لە کەسانی بەتەمەنە کە سیستمی بەرگریان کەمێک لە وازە و بۆیە باشتر وایە ئەم سرکەی کە باسمان کرد سرکەکە ئاماژەی پێیراوە کە بەکاریەت وەکو سۆدیۆم هایپۆکلۆرایت بەڵام هەڵبەت ڕێنمایی زیاتر کراوە بە بەکارهێنانی سۆدیۆم هایپۆکلۆرایت لە چاو سرکەیە و پێویستە ئەم مەوادە کیمیایانە بۆ شێوازە بێکە لە ڕێگەی کۆمپانیەکانەوە ئاماژەی پێئەیرێ
زۆرێک لەو بەڕێزانەی کە خۆیان جگەرە کێشن یاخود نێرگەلە کێشن ئێستا تا ڕادەیەک زیانە زۆرەکانی جگەرە و نێرگەلە ئازان بۆ سەر تەندروستی مرۆڤ و ئەوە زانراوە کە جگەرە کێشا و نێرگەلە کێشان ئەگەری توشبوونی مرۆڤ بە جەڵتەی دڵ و دەماغ زیاد دەکات. لەبەرەوە لەم 15 ساڵی ڕابردووە مۆدیلێکی نوێی جگەرە کێشە هاتە ئاراوە کە بە ڤەیپ یاخود بە جگەری ئەلکترۆنی ناسراوە. ئەگەرچی ئەمانە لە ڕووی کیمیاییەوە پێگاتەکانیان لە پێکاتی جگەرە و نێرگەلە تا ڕادەیەک سەلامەترە، بەڵام خۆیان بۆ خۆیان ئەمانە کۆمەڵێک کێشەی زۆر بۆ تەندروستی مرۆڤ دروستەکەن. بۆ تێگەیشتن لەمە ئەنیمەیشنی یەکێک لە باشترین زانکۆکانی ئەمریکامان بۆ کورداندن بۆی کە بزانن ئەوان چۆن باس لە زەرەر و زیانە زۆرەکانی جگەرە ئەلکترۆنی و ڤەیپەکەن. بینەری بن لە شێوە جگەرە ئاساییەکانی تر یاخود لە شێوەی قەڵەمێک یاخۆ شێوازی جیاوازتری هەیە، بەڵام لە بنچینی دروستکردنیاندا هەمویان هاوشێوەن. بە جۆرێک هەمویان سەرچاوێکی وزەیان هەیە کە ئەویش پاترێکی وشکە و تێلێکی گەرمکەر و بەشێکی هەڵگریشلە و تامی جگەرە ئەلکترۆنیەک هەیە کە تەلی گەرمکەرەوەکە دەبێتە هۆی گەرمبوونی شلەکە تاوەکو دەگاتە ڕادەی دروستکردنی دووکەڵ و دواتر لە ڕێگەی دەرچەیەکەوە دێتە دەرەوە جگەری ئاسایی زیاتر لە 700 ساڵی ویست تاوەکو مرۆڤایەتی زانیاری تەواوی دەستکەوت لەسەر زیانەکانی کە هۆکارێکی بەهێزە بۆ توشببوونی نۆری مێشک و شێرپەنجەی سنگ و هەروەها قورگ و دەم و نۆرەی دڵیش. بەڵام جگەری ئەلکترۆنی چەند ساڵێک دەبێت دروست بوو پێویستی بە کاتی زیاترە بۆ ئاشکرابوونی زیانەکانی. بەڵام ئەوی دەبێت بیزانین کە هاوشێوی جگەری ئاسایی ئەمیش نیکۆتین دەکاتە نێو سووری خوێنەوە کە دەبێتە هۆی دروستبوونی فشاری خوێن و زیادبوونی لێدانی دڵ. نیکۆتین کاریگەری لەسەر سیەکان و پێکهاتی کیمیایی مێشکیش هەیە. بە جۆرێک مێشک هەمیشە دەخاتە دۆخێکەوە کە داوای نیکۆتینی زیاترکە وەک هێورکەرەوەیەک کاتێکیش ئەو بڕەپێویستە ناگاتە مێشک ئەوە تووڕێی دەست پێ دەکات لە کەسەکەدا و هاوشێوی ئەو پاتی کە وزی تیادا نامێنێ و کەسەکە بەدوای بەدەستێنانی کاربای پێویست دەگەڕێت بۆ بارگاویکردنەوەی جگەرەکەی و وەرگرتنەوەی بڕی پێویستی نیکۆتین. بەڵام ئەوی جێگەی تێبینی ئەوەیە جگەرە ئەلکترۆنی کاریگەری زۆری هەیە لەسەر مێشکی گەنجان و ئاڵوودەبوونیان زیاتر دەکات. بە پێی لێکۆڵینەوەیەک ئاڵوودەبوون بە جگەری ئەلکترۆنی زۆر زیاترە لە ئاڵوودەبوون بە کۆکاین و هێروین. لەگەڵەوەشدا لە پێکهاتەی شلەی جگەری ئەلکترۆنیدا چەند پێکهاتەیەک هەیە ئەگەر بێت و زۆر گەرم بکرێت کاتی ئەمریکا لە کاتی بارگاویکردنە پێکاتەکانی دەگۆڕێت بۆ هەندێک مادەی زیان بەخشی تر کە هۆکاری تووڕوونە بە نەخۆشی شێرپەنجە. بەڵام تاوکوێستا نازانرێت چ کاریگەریەکی تری خراپی هەیە لەسەر جەستە. جگەری ئەلکترۆنی چەندین پێکهاتە و تامی جیاواز و جێی هەیە. تاوەکوێستا نزیکەی 8,000 تامی جیاوازی جگەری ئەلکترۆنی هەیە. شتێکی تریش کە جێگەی مەترسیدارە جگەری ئەلکترۆنی یاخود بڕگەی پاتەکەیەتی ئەگەری هەیە لە ناکاو بتەقێت و زیانی گەورە بەجەستە و دەم و چاو بگەێنێ وەکو چەند حاڵەتی کە لە گرتە ڤیدیۆیەکدا تۆمات کراوە. لە دەرەنجامی ئەم کێشەیەوە لە زۆرێک لە وڵاتان ڕێگری دەکە لە بەکارهێنان و هەڵگرتنی جگەرەی ئەلکترۆنی لە نێو فڕۆکەدا چونکە زۆر کات لە ناکاو دەتەقێت و بۆتە هۆی برین لە دەم و لووت و تەنانەت چەند حاڵەتێکی کوێربوون لە دەرەنجامی تەقینی جگەرەکە تۆمات کراوە. کەواتە دەبێت بپرسین چ کۆمپانیایەکی کاڵایکی لەم شێوە دروست دەکات کە ئەوەندە مەترسیدا بێت. لە ڕاستیدا بابەتەکەش پێویستە بە بازرگانیکردنەوە. ساڵانە نزیکەی 8 بلیۆن دلار لە کردنی جگەرەی ئەلکترۆنی خەرج دەکرێت. بەردەوامی لە زیاد بووندایە. جگەرەی ئاسایی نزیکی لە 150 بەکارهێنەرەکانی دەکوژێت، بەڵام کۆمپانیەکانی جگەرەی ئەلکترۆنی دەیانەوێت ئەم بازرگانیە بهێڵنەوە. بە جۆرێک بابەتەکە باڕاستەیەک لە گەنجان بگەێنن کە هەموو کەس مافی جگەرەی کێشانی هەیە. دەڵێن ئێمە جگەرە ناکێشین و تەنها دەیفرۆشین. بە پێی لێکۆڵینەوەکان دەریان خستووە ئەو کەسانی کە لە تەمەنی لاویدا جگەرە دەکێشن و ئاڵوودە دەبن پێوەی ناتوانن دەستبەرداری ببن لە تەمەنی پیریدا. بەڵام کۆمپانیەکان دەیانەوێت ئەو ڕاستیە بشێوێن و ئەوەی کە تێبینی نەکراوە ئەوەیە کە هەمان ڕێگای ڕێکلامی بازرگانی بۆ جگەری ئەلکترۆنیش دەکرێت کە لە ڕابردوودا بۆ جگەری ئاسایی کراوە. جگەری ئەلکترۆنی بە کۆمەڵێکی زۆری تام دروست دەکرێت وەک بنێشت، شلێک، پرتەقاڵ. لەگەڵاوەشدا لە ڕێکلامەکاندا کەسانی هونەرمەند و کچانی جوان بەکاردەهێنرێت تاوەکو سەرنجڕاکێش بن و تەنانەت هەندێک ڕێگەی تری دوور لە بەها مرۆڤایەتەکانیش بەکاردەهێنرێت وەک بەکارهێنانی ئاژەڵ. لە ئێستادا مرۆڤ بەهۆی پێشکەوتنی چەندین هۆکاری لەبەردەست هەموو شتێک ئاسان بەردەست دەخرێت. بۆی ڕێنماییتان دەکەم کە بە هیچ شێوەیەک پەلە نەکەن لە بڕیاردان و بڕیاری دروست بدەن و خۆتان و ژیانتان و تەندروستیتان بپارێزن. ئەمەی کە لە تەنیشتی منەبینەوە دووبارە سەرباسەکانی زەمبیلەی سێهەمی بەرنامەی چارە بوو
کا دەستمان پێکرد بە جەڵتەی دڵ جەڵتەی دەماغ نەخۆشە درێژخانەکانی سی و گیرانی بۆرەکانی هەناسە کە لە باوترین یان سێ باوترین هۆکاری مردنی مرۆڤن لە جیهاندا پاشەوە چوینە سەر باسکردن لە ڕەبووە ئەگەرچی بە وردەکارێکی زۆری نەخۆشی ڕەبووەدا چوینە ناوە و میوانی تایبەتمان هەبوو باسی زۆرتان بۆ کرا بەڵامەوەی کە زۆر گرنگە بۆ نەخۆشانی ڕەبووە شێوازی بەکارهێنانی پەمپی ڕەبوویە بۆ مەبەستە خات و دکتۆر بینایی بە شێوازێکی ئاسان و زانستی بۆی ڕوونکردنەوە چۆن چۆنی پەمپی ڕەبووە بەکارهێنن فەرموبینەری خات و دکتۆر بینایی من. بۆ پێی کە بەپی توێژینەوە زانستیەکان لە سانەڵی ئەو کەسانێک کە ئینهێڵەر و پەمپەکان بەکارێنن بۆ نەخۆشیەکانی ڕەبوو و نەخۆشیە درێژخایەنەکانی گیرانی بۆرەکانی سنگ بە شێکی هەڵە بەکارێنن تووشیەوە بن کە داخلی نەخۆشخانە بکرێن و زیاتر نەخۆشیەکان خراپتر لەیان دەرکەوێ ئەم ئێستا کە باسی شازی بەکارێنانی پۆمپەکەین بۆ نەخۆشیەکانی سنگ گیرانی بۆرەکانی سنگ و هەروەها ڕەبوو لێرە ئێمە پۆمپەمان هەیە کە دەریێنین ئێستا طبعاً هەموو پۆمپێک خۆی لیفلێتێکی لەگەڵایە کە شازی بەکارێنانەکەی تایە نەخۆشەکان توانن هەر لەوێش سەیری ڕسمەکان بکەن و زیاتر بزانن کە شازی بەکارێنانەکەی چۆنە یەکەم جار کە تۆ پۆمپەکە بێنی ئەبێ بزانی کە ئەمە ماوەدە خاوەکەیە کە تایەتی ئەمە بۆ دێکێتی و ئەمەش قەباغی دەمەکەیەتی یەکەم شت کە لەم پۆمپانەیە ئەیکەیت قەباغەکەی بێ لابەی دڵنیابی کە قەباغەکە و لابردووە دواتر سەیری ناوەکەیەکی بۆی بزانی هیچ ماوەدێکی تا گیر نەبووە هیچ پرت و پیسێکی تیانە خۆڵ شتێکی تیانە و تەکید بی لەوەی کە قنیلەی دەرمانەکە بە شێوەیەکی گونجاو لە شوێنی خۆیەتی پاشان شێوازی گرتنی ئەم پەمپە پەنجە گەورەکە و لە ژێرەکەی دانەی و پەنجەی ئەڵقا پەنجەی شایەتومان لەسەر دەرمانەکە قنیلەی دەرمانەکە دانەی بەو شێوەیە ئەیگری بەم شێوەیە نەیگری بەم شێوە و کاتێک کە بۆ یەکەم جار پەمپەکە بەکارێنی پێویستەکە پرایمی بکەیت پرایم چییە؟ بەو شێوەیە دوو جار دەرمانەکە دەستپیانەی و دەستی لەسەر داگری بۆی تەکید بیتەوە کە ماوەدەکە دەرەچێت و ئیشی خۆیەکە نەک تۆ بەکاری بێنی و دوای ئیشی خۆی نەکرد بێ تاوان زۆربەی ئەم پەمپانە مێچێک دۆز ماوەدەکانیان بێڕنگ و بێتامە ینی تۆ هەست ناکەی بۆنی نییە یان لەوەیەوە بزانی دەرمانی تیانێ بۆی ئەم پرایمکردنە زۆر مهمە لە سەرەتایی بەکارێنانی پەمپەکە کە بۆ یەکەم جار ئەیکەیتەوە بیکەیتەوەی دڵنیابی کە دەرمانەکەی تایە ستێپی دوایەوە چیەکەی کە بەو شێوەیە گرتووتە بەم شێوەیە بە جوانی ماوەدەکە شڵەقێنی چەند سانیەیەک بۆ ئەوەی تەکید بیکە ماوەدە ئەکتیڤەکەی و تواوەکە تێکەڵ بێ دواتر بە دوور لە دەمی پەمپەکە ئەو هەناسی کە لە سنگتایە هەمووی دەرهێنیتە دەرەوە پاشان شازی طبعا ئەمە هەمووی بەسەرێکەوە ئاکەی نەکۆکو من بوەستی بەڵام من چکە بێ ڕێکی خەمبۆتان بۆیە ڕۆژکڵیکەم شازی گرتنی ئەوەی کە چۆن دەم و لەسەر ئەمە دانەی بەددان دواتر لێو هەمووی بە دەوریانی بە دەوری ئەوەی هەموو یەکگری بەو شێوەی کە هیچ لە دەرمانەکە نێتە دەرەوە بەڵام پێویست ناکە گازی لێ بگری بەم شێوەیە گازگرتن نییە ئەمە بەس بۆ ئەوەی ددانی و بەردەمی دەرمانەکە نەگرێ و زمانی شوو لە ژێری پەمپەکە دانەی بەم شێوەیە دواتر دەستی لەسەر داگری بۆ جارێک و کە دەست و لەسەری داگرت بە لەسەرخۆیی هەواکەی ناوی ئەوەی کە دەست و لەسەر داکتۆ لە هەمان کاتا هەڵەمژی کە هەڵەمژی بۆ ماوەی دەچێتکە لای خۆی ژمێری هەناسە ناییتەوە هەناسەکە لە سنگ تا ڕاگری بەم شێوەیە هەناسەکە ڕاگری دواتر لەسەرخۆ دەریەکەیتەوە زۆربەی نەخۆشەکان کە پۆمپ بەکارێن پێویستەکە دوو پۆمپ بەکاربێنن نەک یەک پۆمپ بەس بە یانی یەک پەف بەکار نایێنن دوو جارە بێ بەکاری بێنن پێویستەکە تەقریبەن دقەیەک 30 سێکەند بۆ دقەیەک لەسەری بوەستی پاشان پۆمپی دووەم بەکاربێنی کە پۆمپی دووەمیش بەکارێنی بە هەمان شێوەی پۆمپی یەکەم ئێستا بەسەریەکەوە بۆتانەکەم چێکە یەکەم جارەی شڵەقێنی دڵنیابیتەوە کە هیچ لێرەیان نەبێ شڵەقێنیت پاشان هەموو هەناسی خۆ دەرەکەیتەوە بەو شکڵە دەسانی ئەوەستی ئەو جاهاواکەەوە لەسەر خۆ دەرەکەیتەوە ئەمە لەسەر شازی بەکارێنانی پۆمپەکە و دواتریشە بێ دەمەکەی داخێتەوە تەبان و یەک شتی تریشەیە ئەو پۆمپانی کە بۆ کۆنتترۆلکردنە نەک بۆ ئەوەی کە لە ناکەوە تاکەکە بۆیێت پێویستەکە لە دوایەوە
غەرغەرە بکەی بە ئاو بۆ دەم چکە ماوادەی کە بەکارێنی زۆربەی زۆران ستیرۆیدی تایە کە بێتە هۆی ئەوەی کە کەڕۆی ناودەم و توش بێتە شتانە بێ گڵاسی ئاو لا حازر بێ ئاوەکە ناخۆیتەوە غەرغەڕی پێەکەی تەکید بەرەو کاوەکە و نەخوارد دەبێت کرد بێتە ناو گڵاسێکی تر چکە ئەو ماوادەی بووی لە ناو دەمتایە هەمووی بێتە دەرەوە و هیچی نەخۆیتەوە بە هیچ شکڵی نابێ بیخۆیتەوە بەس غەرغەرەی پێیەکەی توێکیتەوە ناوی گڵاسەکە چی تریش گرنگە لەمانەیە بیزانی بەکارهێنانی پەمپ ئەبێت تۆ پەمپەکە و دایمە پێبێ نازانی لەکوێ تووشی لە ناکاو تووشی هەناسەت و نییەبی و پێویست و بەوەی کە پەمپەکە و بەکاربێنی و هەروەها تاکید بی دایما قنینی دەرمانەکە لە شوێنی خۆیەتی سەرقاپەکە و گرتووە و هەموو جارێ بەکارێنیتەوە سەیری ناوەکەی بکەیت کە هیچ شتێکی تیان نەبێ کاتی پەمپەکە و بەکارێنی زمان و ناویان نەبێ ددان و لە بەردەمیان نەبێ شتێکی کەش هەیە ئەبێ ماوەی هەفتەی یەک جار پاکیکەیتەوە شازی پاکردنەوەکەشی ئاسانە قنینەی دەرمانەکە دەرەهێنی بەجیا دەرمانەکە خۆی قەباقە نایلۆنیەکەی لە ناو جامێک ئاوی گەرمادانی تقریبان 5 دقیقە 10 دقیقە بەس بۆ ئەوەی کە ئەو ماوەدەین پێوەیەتی لێ بێتەوە پێویست ناکە مادیکی زۆر عنی وکوزایی و تایتوە و شتانە زۆر پێویست ناکە بەکاربێنی دواتریش هەر بە ئاوی بۆری ئاوەکەی تەناوی و لێرە شواوی تێیەکەی بۆی هیچ ماوەدەتیایە گیر نەکردبێ و شازی پاکردنەوەکەشی پارچەیەکی پاکەهێنی دایانیت بۆ شێوەیە ستونی دانی بۆی ئاوکەی هەمووی بێتە خوارەوە و وشک بێتەوە دوایەوە دیسانەوە ئەی بەسیتەوە قەباقەکەی داخکەی دوایەوەی وشک بۆتەوە و هەڵێگریتەوە تا کاتی کە بەکارهێنیتەوە ئەمە شازی بەکارهێنانی پەمپ بۆ نەخۆشیانی کە نەخۆشی درێژخانی گیرانی بۆرەکانی سنگیان هەیە و هەروەها ڕەبوو شازێکی شتێکی تریش هەیە لەگەڵ بەکارهێنانی پەمپا هەنێ لە دکتۆرەکان بۆ نەخۆشەکانی نووسن کە ئەویش چیا سپەیسەرە ئەم ئامێرەیە ئامێری سپەیسەر بەتایبەتی بۆ مناڵان بەکارێت و هەروەها ئەو کەسانی کە ینی کەمێ قورسیان هەیە لە بەکارهێنانی پەمپەکانانە ئەم ئامێرە چییە؟ ئەم ئامێرە بۆچی پێویستە؟ ئەم ئامێرە وای لەیەکە کە بڕی تەواوی ماوادەکان بگا بەسیەکان و هیچ لە ماوادەکە و بۆ دەرەوە نەڕۆ ینی تۆ لەوەیە کە پەمپەکە و بەکارێنی لە ناکەوە هەناسەیە دەرکەی بجوانی لە سنگ و ڕاینگری ماوەدەکە بە شوەیەکی گونجاو نەگا بەسیەکان و بۆی ئەم ئامێرەیان بەکارهێنی بەتابەتی لە مناڵانە یەکەم شت ئەم شوێنەی تەوان یەکەم شت ئەمە لە ئابەی سەرقاپەکەی ئەم دەمی سپەیسەرە بۆ قەباغی دەمی پەمپەکە گونجاوە بۆ هەموو پەمپێک گونجاوە جێگیریەکی تایە بەو شکڵە و ئەمەش خۆی سەرقاپێکی هەیە ئەیکەیتەوە دواتر بە هەمان شێوە پەنجە گەورەکە و لە ژێرەوە دانەی پەنجەی شایە تومانیش لەسەر دەرمانەکە دانەی بەم شێوەی شڵەقێنین بە هەمان شێوە دانەکان و لەسەر یەگری بەڵام گازی لێ ناگری و لێویش و بە دەوریا ئەجۆڵێنیتەوە یعنی بە هەمان شێوە 10 سانیە هەناسەکە وەگری و پاشانینەکەی بە هەمان شێوەی ئەوکەی تریش ئەبێ ئاو بەکاربێنی و غەرغەرەی پێ بکەی دوای دەرمانەکە شکستی ڕێ دیتایەوە کوتم ئەبێ بەکەڕووی ناودەم و دوای بەکارهێنانی بە هەمان شێوە ئەگەر تووپەف بوو هەمان ستێپەکان دووباراکەیتەوە و هەمان شێوە بەکارهێنیتەوە و دواتر لێ یەکەیتەوە تەکید بە کە هەموو قەباغەکان دابخرێت بۆەوەی ماوادی هیچ تێنەچێت حەشەراتی تێنەڕوات پیس نەبێت و بە هەمان شێوەی ئەم پەمپا ئەویش هەفتەی جارێک لە ناو ئاوی گەرم و ئاوی بۆریا پاکێکیتەوە و شکێت بێتەوە ئەگەرچی برینی دەم هۆکاری مردنی مرۆڤ نییە لە جیهاندا بەڵام یەکێکە لەو شتانەی کە هۆکاری ئازاری مرۆڤە ئێمە لە چارەیە هەمیشە بە دوای ئەو شتانە ئاگەڕین کە بۆ ئێوە گرنگە و پامەزانستێکی بێوە ئاگەنی جاشێک لە هۆکارەکانی دروستبوونی برینی دەم بریتیە لە بەکارهێنانی چارەسەری کیمیایی بۆ نمونە لە شێرپەنجەیە یان هەندێک بابەتی تریش کە یەکێک لە پاشهاتەکانی یان لە کاریگەری لاوەشەکانی بریتە لە دروستبوونی برینی دەم خات و دکتۆر هاژە کە بەدایکی شێرپەنجە ناسراوە لە شاری سلێمانی میوانی ئەو ئەڵلقەی چارە بوو لە زەمبیلی سێمە کە تایبەت بوو بە برینی دەم بۆی باس لە کاریگەری لاوەشی دەرمانی کیمیایەکان کا بۆ دروستبوونی برینی دەم دەگەڕێنەوە لای خات و دکتۆر هاژە بۆی کە باس لە پەیوەندی نێوان برینی دەم و چارەسەری کیمیایی شێرپەنجە بکات.
دروستبوونی برینی ناودەم بە یەکێک لە کاریگەریە لاوەکیەکانی چارەسەری کیمیایی و چارەسەری بایۆلۆجیدا ئەندرێ کە نەخۆشەکانی شێرپەنجە دووچاری دەبنەوە لە دوای 3 ڕۆژ بۆ 14 ڕۆژ لە دوای وەرگرتنی چارەسەری کیمیایەکان. ئەمە چەند قۆناغێک هەیە، قۆناغی یەکەممان هەیە، دووهەم و سێم و چوارەممان هەیە. قۆناغی یەک لە هەر هەمویان سوکترە، نەخۆشەکە بەس هەستەکە ناوپۆشاکی دەمی سوور دەبێتەوە و لە هەمان کاتیشە هەست بە ئازارێکی کەم ئەکا. بەڵام لەگەڵ قۆناغی 2، 3 و 4 وردە ئەبێتە هۆی دروستبوونی برین لە ناو دەمی نەخۆشەکەیە و سەختترین قۆناغ بە قۆناغی 4 ئەندێ کە برینێکی زۆر لە ناو دەمی نەخۆشەکە دروست دەبێت و قوڵ دەبێت ئەو برینانە و هەڵە نەخۆشەکە ئەکات کە توانێت قسەکردنی نەمێنێ، هەندێک جار ناتوانێت تەنانەت ئاو بخواتەوە یاخود لیکەکەی خۆشی قوتباتەوە. ئەمەش وها لە نەخۆشەکە ئەکا کە تووچاری مەشاکلێکی زۆر ئەبێتەوە و هەندێک جار پێویست ئەکا کە نەخۆشەکە لە نەخۆشخانە داخڵ بێت و چارەسەری بۆ بەکاربهێنرێ. ئەم حاڵەتی دەرەجە چوارانەی برینی ناو دەمی نەخۆش کاتێک زۆر ئێمە بە ترسناکی دائەنین بۆ تایبەتی لەو نەخۆشانەی کە چارەسەری کیمیایی وەرئەگرن بۆ نەخۆشەکانی شێرپەنجەی خوێن، چونکە ئەوان بەرگری لە شیشان کەم ئەبێتەوە. لەبەر ئەوە ئەم دروستبوونی ئەم برینانەدا ئەندێ بە سەرچاوەیەک بۆ دروستبوونی هەوکردنی لەش هەر هەمووی کە ئەوە هایلی ئەکا نەخۆشەکە ئەبێ چارەسەر بۆ هەوکردنەکەی بە شێوەی دەرزی وەربگرێ بۆ فترەیەکی زەمەنی لەناو نەخۆشخانەکانە. ئێمە بۆ ئەوەی بتوانین ئەم ئەگەری توشبوونە بە هەوکردنی ناودەم کەم بکەینەوە، چەند ڕێنماییەک هەیە نەخۆش پێویستە بیزانێت پێش دەستپێکردنی بە وەرگرتنی چارەسەری کیمیایەکان یاخود چارەسەر بایۆلۆجیەکان. یەکێک لەو ڕێنمایانە ئەوەیە دایمە ئێمە بێ بە نەخۆشەکان بڵێن پێش دەستپێکردن بە چارەسەری کیمیایی باشتر وهایە کە سەردانی دکتۆری دان بکەی بۆ ئەوەی دانەکانت بۆ کۆنتترۆل بکە کە دانەکانت کلۆرە یاخود دانێکی خراپت هەیە بۆ لابەرێت چکە بوونی دانی خراپ یاخود هەوکردن لە ناو دەما پێش دەستپێکردن بە چارەسەر کیمیایەکان ئەبێتە هۆی ئەوەی کە ئەگەری توشبوونمان بەم برینانی ناودەم زیاتر بکە. بێجگەل لەوە نەخۆش ئەبێ دائیمەن فێری ئەوە بێ کە لەگەڵ وەرگرتنی چارەسەر کیمیایەکانە ئەگەر ڕۆژانە پێشووتر جارێک یان 2 جار دانیشتووە ئەم جارە زیاتری بکات بۆ 4 جار و 5 جار بۆ ئەوەی بەکتریاکانی ناودەم کەڵەکە نەبن و کۆ نەبنەوە، چکە کاتێک بەکتریاکانی ناودەم کەڵەکە ئەبێت و کۆ ئەبێتەوە وهای لێ ئەکا کە ئەم برینانەی ناودەم زیاتر دروست بن و ئەگەری زیاتر دروست بوونیان ئەبێت. لەبەر ئەوە پێشیان ئەڵێن بەکارهێنانی پەت بۆ ناو بینی دانەکان لە دوای ئەوەی کە خواردن ئەخۆن ضرورێتە، کەواتە ئێمە ئەتوانین بەرگری لێ بکەین بەس بە تەنها ڕەچاوکردنی ئەم چەند ڕێنمایی پێشووتر کە باسمان کرد. لە کاتی توشبوونیشە مەفروض وهایە کە نەخۆشەکە هەر هەستەکە سووربوونەوەی ناودەمی هەیە یاخود ئازارێکی کەمی ناودەمی هەیە، مەفروض وهایە بگەڕێتەوە بۆ لای پزیشکە پسپۆڕەکەی و تەبلیغی بکا کە ئەم مشکلەی توش بووە بۆی لە دەرەجە بیدایەکانە چارەسەری بۆ بکرێت و بەرگری بکەین لەوەی کە نێڵین ئەو برینە قوڵانە لە ناودەمی نەخۆشەکە تا دروست بێت. لەبەرەوە ئێمە ڕێنماییمان بۆ نەخۆشەکەەوە بۆ کە سوکاری نەخۆشەکە کە چاودێری نەخۆشەکانیانەکەن ئەوەیە کە دروستبوونی ئەم جۆرە برینانە مەفروزە ئاگادار بکرینەوە و کوپزیشک ئێمە لێ بۆی خێرا چارەسەری تەواتی بۆ بکەین هەتاکو ئیستا بەداخەوە چارەسەرێکی لە ساسایی نییە بۆ ئەوەی بەرگری بکەین لە دروستبوونی ئەم برینانە لە ناو دەما بەڵام بەهۆی ئەو ڕێنمایانەی کە لە پێشەوە باسم کرد ئەبێتە هۆی ئەوەی کە ئەگەری توشبوونمان کەمتر ببێتەوە. سەرباری ئەو ڕێنمایانەی کە باسمان کرد ئێمە ئەبێت دەست بخەینە سەر ئەوەی کە خۆراک باس بکەین لەو نەخۆشانەی کە دووچاری دروستبوونی برینی ناودەم ئەبنەوە لە دوای وەرگرتنی چارەسەری کیمیایی و چارەسەر بایۆلۆجیەکان هەروەها پێویستەکە ئاماژەش بەوە بم بێجگە لە چارەسەری کیمیایی و چارەسەر بایۆلۆجیەکان هەروەها چارەسەرکردن بە تیشک ئەویش هۆکارێکی ڕئیسیە خاستن بۆ ئەو کەسانی کە نەخۆشی شێرپەنجەی سەر و ملیان هەیە ژمارەیەکی زۆریان تووشی برین ناودەم دەبن لە کاتی وەرگرتنی چارەسەر بە تیشکدا. لەبەرەوە ئێمە بە باشی ئەزانین کە باسی ئەو خۆراکانە بکەین کە پێویست ئەکا لە کاتی دروستبوونی برین ناودەمتە پێویست ئەکا نەخۆشەکان لی دوور بکەونەوە هەندێک خۆراکی کەش هەیە کە پێویست ئەکا زیاتری بکەن. ئەو خۆراکانەی کە پێویستە زیاتری بکەن ئەو خۆراکانە وەکو هەموو جۆرەکانی میوە و سۆزان نەخۆش ئەتوانێت بەکاری بهێنێت چکە کەمێتێکی زۆر یاخود بڕێکی زۆر لە شلەمەنی تیا هەیە کە نەخۆشەکە ئەپارێزێ لەوەی کە تووشی وشک بوونەوە بێ و هەروەها ئێمە دایمە بە نەخۆشەکان ئەڵێن کاتێک کە تووشی ئەوە ئەبن کە
برین لە ناو دەمتانە دروست ببێ ئەبێت بڕی خواردنەکانتان کەم نەکەنەوە و ژمارەی ژەمەکانیشتان کەم نەکەنەوە بۆ ئەوەش بە پێویست ئەکا نەخۆش لە هەندێک خۆراک دوور بکەوێتەوە وەکو خۆراکە زۆر ترشەکان توونەکان تفتەکان نابێ بڕێکی زۆر لە خوێتیا هەبێ. تەلەسیمیا نەخۆشیەکە کە بۆ ماوەیە و تەنها ئەوانە بە ئازار و مەینەتەکانی ئەزانن کە بۆ خۆیان توشبوویم نەخۆشیێن. ئێمە زۆرمان هەوڵداوە کە لە زەمبیلەی سێمی بەرنامی چارەیە ئەو شێوازدان تامشان بین کە چۆن ڕێگریەکە لە نەخۆشیەکە، بەڵام حەقیشە جۆ بگرین لەو کەسانی کە بەدەستم نەخۆشیەوە دەناڵێنن. ئایەکێکە لەو کچە مناڵانەی کە بەدەست تەلەسیمیاوە ناڵاندوێتی و دەناڵێنێت و کاردانەوەیشی زۆری هەبوو ڤیددیۆکەی ئایا لە سۆشیال میدیای کورساتە. بەڵام بۆی کە مناڵێکی ترۆک و ئایا تووشم نەخۆشیە نەبێ ڕێگە چارەکە زۆر ئاسانە. پێش هاوسەرگیری بڕۆن لە دادگاکاندا هاوسەرگیری بکەن و فەحسی خوێنەکانتان بکەن بۆی کە بزان بۆ یەکتی گونجاون یان نە و ئەو خێزانانی کە دایک و باوکە ژەڵگری تەلەسیمیان تکاکەین کە خانمەکە دووجانە بێت لە هەفتەی دام تا 12 دووجانی سەردانی پزیشک بکە بۆ مەستی پشکنی دەڕۆین بزانین ئایا ژیانی چۆن چۆنیە. چواردە ڕۆژ جارێک. باش بۆچی بۆ ئێرە؟ وەڵا بۆ خوێن تێکردن. خوێنەکە چۆن تێدەکرد؟ هینە لە پێشە فەحسم ئەکەن ئەو کاتەگەر خوێنم بوێ هیتر خوێنەکەم تێکەن وەگەر نەشموێت ئەڕۆمەوە. وەڵا هینە لە بەرەوەی خوێنەکە بۆ کاڵونە ئەکەن بە ئەم شتەوە ئیتر ئەچێتە ناو لەشمەوە. وەڵا هینە مەجبورین تێم کرێت. ئەگەر تێم کرێت هینە باشە بمەوە. وڵات جارجار ئەیکا بە حەساسێ هینە بۆ هەموو نەخۆشیەکە بەڵام زۆر جار ناشیکا بە حەساسێت بە ئاسانی ئەڕواتە ناو لەشەوە. نەوەڵا سالاسینای نەدەدەست حەزمە کرد خوشکێکمە بێ. تازە فەحس دایک باوکمەر حەز ناکە باوکمەر حەز ناکەم ناومان بێت و دایک و باوکم فەحسیان کردووە مناڵیشمان نەبێت. داواکارم هەموو گەورەکان بێن فەحسکەن پێشەوەی مناڵیان بێ تاکوم ئەم مناڵەکەیان نەخۆشی سالەسیمیانە بێ تاکوم ئەوە کاڵونەوشتیان بۆ دانەنێن و خوێنی تێنەکرێت. ئەمەیکە لە تەنیشتی منەوەیە ئەڵقە و سەرباسەکانی سێم زەمبیلەی چارەیە کە وەرزی یەکەمی چارە لە 3 زەمبیلە پێک هاتبوو. زەمبیلی سێم تایبەت بوو بە هەناویەکان و لە هەناویەکانە ئەڵلقەیەکمان تایبەت کردوو بە چەوری خوێنەوە بۆ لەبەرەوەی کە چەوری خوێن هۆکاری توشببوونی مرۆڤە بە نەخۆشە درێژخانەکانی گیرانی بۆرەکانی خوێن و جەڵتەی دڵ و جەڵتەی دەماغ. لاوانەوە تا نەزانی بە کەس گەرەکێشان کاریگەریەشی خراپی هەیە لە بەرزکردنەوەی چەوری خراپی خوێندا و چەوری باشی خوێنیش کەمەکاتەوە. بۆ مەبەستە بەڕێز دکتۆر ئارام جەمالمان دوان کە پزیشکی پسپۆری نەخۆشیەکانی دڵ و قەستەرێ و ئێستا ڕاوێژکار لەو وارەیە. بزانین دکتۆر ئارام چۆن بازە پەیوەندی جگەرەکێشان و چەوری خوێنەکە بینەرمەی. وەکو ئاشکرایە نەخۆشیەکانی دڵ یەکێکە لە هۆکارە سەرەکیەکانی مردن لەسەر ئاستی هەرێمی کوردستان و لە هەموو جیهانیشە. زۆر هۆکار هەن کەوا لە ئینسانەکان تووشی نەخۆشیەکانی دڵبن کە ئێمە باسی نەخۆشیەکانی دڵەکەین چەندەها جۆری نەخۆشی دڵمان هەیە بەس گرنگترینیان تەسکبوونەوە یان جیرانە لە بۆرەکانی خوێنە کە خوێن ئەبن بۆ ماسوولەکانی دڵ. هەج وەختێ ئەو دەمارانەی دڵ کە تەسک بێتەوە بە نسبەی لە 150 زیاتریان کە بگیرێ بە ڕێژەی لە ساڵسا نەخۆشەکە تووشی سنگە گوشەیان نەوەی دڵ ئەبێت. زۆر هۆکار هەن کە نەخۆش کە مرۆڤ تووشی نەخۆشی دڵ بێت. یەکێ لەو هۆکارانە جگەرەکێشانە کە بەداخەوە ئێستا جگەرەکێشان و نێرگەلەکێشان لە وڵاتی ئێمە بۆ بە دیاردەیەکی زۆر باو. پرسیار زۆر جا پرسیارەکرێت باشە دکتۆر بۆ جگەرەکێشان وا لە ئینسانەکە تووشی نەخۆشی دڵ بێت. بەڕاستی ئەمە پرسیارێکی زۆر گرنگە چونکە زۆر هۆکار هەیە کەەوە ئەکات جگەرەکێشان بێتە هۆی تەسکبوونەوە یان گیرانی دەمارەکانی خوێن. پێش ئەوەی کە ئەو میکانیزمانە باسکەین پێم باشە پێتان بڵێم کە ئەوانەی کە جگەرە ئەکێشن حتى تەنانەت کێشانی جگەرەیەک لە ڕۆژێکە هۆکارێکی سەرەکیە بۆ توشبوون بە نەخۆشیەکانی دڵ و زۆربەی زۆری
ئەبحاثە ئەلمیەکان دەریان خستووە کە ئەوانەی کەچگەرە ئەکێشن بە ڕێژەی لە 80 بۆ 90 لە ڕێژەی توشبوون بە نەخۆشەکانی دڵزیاد دەکات کەواتە پێت و ئەگەر پێت و مرۆڤ لە ڕۆژێکە یەک تەنانەت یەک جگەرەش پێشێ ڕێژەی توشبوون بە نەخۆشەکانی دڵ بۆ چەند دەیەک بەرزەکاتەوە. ئەو هۆکارانەی کەوا ئەکەن کەچگەرە کێشان کە زۆر خراپ بێت یەکێ لە هۆکارەکان ئەوەیە کەچگەرە کێشان تەئثیرێکی ڕاستە و خۆی هەیە لەسەر چۆرەکانی خوێن وەکو ئاشکرا ئێمە چەند جۆرێک چۆری خوێنمان هەیە لە دڵە ئەتوانین باسی لە خوێنە ئەتوانین ئێمەی کە بە عام باسەکرێت 5 جۆر بۆ 6 جۆر جگەرە کێشان خۆی یەکێک لەو ئەسبابانەی کە وا ئەکات کە نەخۆشی دڵزیاکە ئەوەیە کە پێشوەی تەئسیر لە چۆرەکانی خوێنکە تەئسیر لە پێکهاتەی بۆرەکانی خوێنەکە ئەو بۆریانەی کە خوێن ئەبن بۆ ماسوولەکانی دڵ پێش هەموو شتێک دیواری بۆرەکانی خوێن نادروست دەکات واتە دیوارەکان تەنکە کاتەوە و کاری وال ئەکا کە ئەو دیوارانی بۆرەکانی خوێن کە خوێن ئەبن بۆ ماسوولەکانی دڵ بە شێوەیەکی ڕێکوپێک هەڵنەسن بە ئێشی خۆیان ئەمە لەلایەک لەلایەکی کۆچگەرە کێشان ئەبێتە هۆی تێکچوونی سیستمی کۆئۆگولیشن واتە مەینی خوێن لەبەرۆی ئەوانەی کەچگەرە کێشن زیاتر مەعەڕەزن کە ئەو سیستمە تێکچێ لەبەرۆی سیستمی مەینی خوێن و بەربوونی خوێن سیستمێکی زۆر معقەدە خی گەورەوای دروست کردووە کە هاوسەنگیەکی ڕاگرتووە لە بینی خوێن بەربوون و خوێنمەیندا ئەوانەی کەچگەرە کێشن زیاتر مەعەڕەزن بۆ ئەوەی کە خوێن لە دەمارەکانی دڵا کەمەش هۆکارێکی سەرەکیە بۆ توشبوون بە جەڵدەی دڵ و نەوەی دڵ واتە ئەمە دوو هۆکارن کە جگەرە کێشان دروستیەکات یەکێک لە هۆکارەکانی کە جگەرە تەئثیرەکە ئەوەیە کە تەئسیرێکی مباشر ڕاستە و خۆی هەیە لەسەر پێکهاتەکانی چۆرەکانی خوێن بۆ نمونە ئەوەی کەناوە باو لە ناو خەڵکا کۆلسترۆڵە و هەموو بەحثەکان ئیسپاتیان کردووە کە ئەوانەی کەچگەرە ئەکێشن بە نسبەتێکی ئێجگار زۆر نسبەتی چۆری کۆلسترۆل لە خوێنیان نازیاکە بە هەمان شێوە بۆ چۆری سیانی کە پێوترێت ترایگلایسراید و چۆری LDL و LDL و very low density LDL VLDL ئەم چوار چۆریە هەر چواریان چۆری زیان بەخشن بۆ مرۆڤ بۆ دەمارەکانی خوێن واتە ئەو جگەرە کێشان تەئسیرێکی خراپی هەیە کە نسبەی ئەم چۆریانە لە خوێنە بەرزەکاتەوە بە پێچەوانەوە ئێمە لە خوێنە چۆریەکمان هەیە کە پێوترێ های دەنستی لایپۆپرۆتین ئەم جۆرە چۆریە وا ناسرا و واش ئیثبات بووە کە ئەمە چۆریەکی باشە لەبەر ئەمەی ئەم جۆرە چۆریە هەڵ ئەسێ بە گواستنەوەی چۆری خراپ لە ناو بۆرەکانی خوێنەوە بۆ ناو جگەر و دەردانی لە جگەرەوە بە شێوەیەکی ئاسایی ئەم جۆرە چۆریە کە پێوترێ ئەجیڵ هەتا نسبەتەکەی زیابێت بۆ مرۆڤەکان باشترە و توشبوون بە نەخۆشیەکانی دڵ کەمەکاتەوە بە هەمان بە پێچەوانەی تەئسیری جگەرە لەسەر چۆری خراپەکان کە بەرزیانەکاتەوە جگەرە کێشان تەئسیرێکی کەی سلبی هەیە کەوا ڕێژەی ئەم جۆرە چۆریە کەمەکاتەوە کەواتە جگەرە کێشان تەئسیری چۆنە تەئسیری لەسەر چۆرەکان بەو شوەیە کە چۆری خراپەکان بەرزەکاتەوە لە خوێنە و ئەو چۆری کە باشە کە سوود بەخشە بۆ ژیانی مرۆڤ وا ئەکات کە توشبوون بە نەخۆشەکانی دڵ کەم کاتەوە ئەو جۆرە چۆریە کەمەکاتەوە. شەکرا یەکێکە لەو نەخۆشیە درێژخایەنەی کە ئەرکێکی دارایی زۆری هەیە لەسەر تاکەکان و خێزانەکان و حکومەتەکان و دەوڵەتەکانیش. لەبەرەوە ئێمە لە زەمبیلی سێمی چارەیە کە ئێستا سەرباسەکانی دووارە بینەوە ئەڵلقەی کۆتایی تایبەت کرابوو بە نەخۆشی شەکرەوە. سەرباریەوەی کە بە وردەکاریەکانی نەخۆشەکەدا چوینە خوارەوە چارەسەرەکانی یەکێک لە گرنگترین شتەکان لە نەخۆشی شەکرەیە بریتە لە پشکنینی ڕۆژانەی قاچ بۆ دڵنیابوون لە هەبوون و نەبوونی برین و لە پاراستنی سەلامەتی قاچدا. جا بۆ مەبەستە بەڕێز پەرۆشمان دوان کە پەرستارە بۆ لەبەروی کێمە لە چارەیە تەنها پزیشکان چاوپێکەوتن ناکەین پزیشکان و پەرستاران و یاریدەدرانی پزیشک و هەموو بەڕێزانی کە کاریگەریان لەسەر تەندروستی ئێمە هەیە و ڕۆکناسانیش ڕۆڵێکی بەرچاویان هەبووە لە وەرزی یەکەمی چارەیە لەبەروی کە ڕۆکناسان لەگەڵ سروشتە کارەکەن سروشتیش سەرچاوەی تەندروستی مرۆڤە و بەشێکی زە سروشت جەستەی ئێمەیە دەگەڕێن و لە ئارشیف بزانین ئەو بەڕێزانی کە شەکرەیان هەیە چۆن پشکین بۆ قاچیان بکەن. ئەم دروستبوونی برینە بە بۆنەی هۆکاری ژینگەییەوە بوو بێ یاخود هەر هۆکارێکی فیزیایی پێویستی بەوەیە کە ڕۆژانە چێک بکرێتەوە ڕۆژانە پشکنینی بۆ بکرێت
ئەوەی کە گرنگە بەنسبەت ئێمە بۆ کەسانی کە شەکریان هەیە ڕۆژانە بەردەوام چاودێری پەلەکانیان بکەن بە تایبەتی قاچەکانیان تاوەکو فەحسی بۆ بکەن کە بە چەند جۆرێکی هەیە. یەکەم زۆر گرنگە بەنسبەت ئێمە ڕۆژانە بینی پەنجەکانیان سێری بکەن بزانن ئایا هیچ شتێکی ناتەبیعیتە ڕووی نەداوە، بینی پەنجەکانیان پاک بکەنەوە، کرێم بدەن لە قاچەکانیان تا تووشی وشک بوونەوە نەبن بە هیچ شێوازێک و هەروەها لە تەڕبوونی زۆر بیپارێزن، لە هەڵاوسان بیپارێزن و بەتایبەت لە هۆکارە ژینگەیەکان بیپارێزن. زۆر جاریش لە پێڵاوی تەسک کە زۆر گرنگە، کێشەیەکی زۆرمان هەیە لەگەڵ پێڵاوی تەسکا کە ئەبێتە هۆی شینبوونەوە و پاشان دروستبوونی برین. ئەمە سەبارەت بەوەی کە ڕۆژانە چۆن پشکنینی قاچەکە بکرێ و هەروەها زۆر پێویستە کە شێدار نەبێ ئەو قاچە وشک بپارێزێ. ئێمە پێویستە ئەو کەسێک کە نەخۆشی شەکری هەیە ڕۆژانە سەیری قاچەکانی بکە، بزانە ئایا هەڵئاوسان لە قاچەکانیان دروست نەبووە، یاخود ئایا سووربوونەوە لە قاچەکان یا بینی پەنجەکانی دروست نەبووە، هیچ شتێکی ناتابعی نییە لە نێوان ئەم قاچە یاخود جیاوازی لە قاچی لای ڕەز یان لای قاچی چەپ لە ڕووی هەڵاوسان لە ڕووی سووربوونەوە و هەروەها فەحسکردنی لە ڕووی پلەی گەرمیەوە بزانێ ئایا پلەی گەرمی ئەم قاچە بەرزتر بۆتەوە یاخود بەرزتر نەبووتەوە. سەبارەت بە دروستبوونی برین هەچ کاتێک کە برینێک لە کەسێک کە دروست بوو نەخۆشی شەکرێ هەیە پێویستە لە زووترین کاتە سەردانی ئەو ناوەندانە بکە کە چارەسەری برینی بۆ ئەکرێ و بۆ ئەوەی چارەسەری پێویست وەربگرێت، چونکە زۆر گرنگە هەتاوەکو زووتر ئەو برینە و کە هەیە بیگەینتە لای کەسێکی پسپۆڕ و شارەزا بۆی عیلاجی تایبەتی بۆ وەربگرێت، چونکە زوو ڕوودانی برین و زوو چارەسەر وەرگرتنی کاریگەری زۆر سەرەکی هەیە لەسەر زوو چابوونەوەی برینەکە نەوەکو دواخستنی چوون بۆ لای کەسانی شارەزا سەبارەت بە وەرگرتنی چارەسەرەوە. زۆر پێویستە لە کاتێکا کە تۆ برینێکە هەیە ئەم برینە و گەرمدا نەپۆشتێ، ئەم برینە بە هیچ شێوازێک تەڕ نەکرێ، بە وشکی بیهەڵڕێتەوە هەتاوکو ئەیگەینیتە لای کەسانی شارەزا و چارەسەری پێویست وەرەگری. ئەو کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە پێویستە بەردەوام ڕۆژانە چێکی قاچەکانیان بکەنەوە بزانن ئایا هیچ سووربوونەوەیەک یا هەڵاوسانێک ڕووی نەداوە. سەرەتا چێکی قاچەکانێکا بزانە ئایا پلەی گەرمی قاچەکانی وەکو خۆی وایە هیچ گۆڕانکاریەک تیا ڕووی نەیەوە. پاشان لە ڕووی جوڵەی قاچەکانیەوە بزایە ئایا زەخت و پرێژەری قاچەکانی هەروە خۆی وایە هیچ گۆڕانکارێکی ڕووی نەداوە. عادی هەردووکیان بەیەکەوە بچوڵێنە دەستخۆش خوارەوە زۆر سوپاس. پاشانیان بینی پەنجەکانی چەکەکاتەوە، چکە و کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە بەردەوام تووشی ئارەخردنەوە ئەبن، زۆر جار ناتوان لە کۆتایی پەلەکانیانە هەست بە پلەی گەرما و هەستەوەرەکانیان زۆر کەمە بێتەوە. ڕێنمونیمان بۆ نەخۆشە بەڕێزەکان ئەوەیە کە بە شێوازێکی زۆر لە سەرخۆ بینی پەنجەکانیان پاک بکەنەوە و هەروەها پێڵاوی زۆر تەسک لە پێ نەکەن، چونکە لە کاتی لە پێکردنی پێڵاوی تەسکە ئەم بەشانین قاچی نەخۆشەکە ئەبێتە هۆی دروستبوونی برین و زۆر جار کاریگەری خراپی ئەبێ بۆ سەر کەسەکە و بۆ سەر نەخۆشەکە چونکە ئەو پێی نازانێ. و هەروەها ڕێنمونیمان هەیە بۆ نەخۆشە بەڕێزەکان کە بەردەوام قاچەکانیان چۆر بکەن بە تایبەتی پاژنەی قاچەکانیان و هەروەها لاتەنیشتی قاچەکانیان بۆ ئەوەی کە دووربوون لە وشک بوونەوە، چونکە وشک بوونەوە هۆکارێکە بۆ دروستبوونی تەقین و برین لە کەسەکەیە. پێویستە ئێمە ئەو هۆشداریە بدەین بە هاونیشتیمانیانی خۆشەویست کە ڕێنماییکردن و ڕعایەتکردنی نەفسەتی نەخۆشە شەکرەکانمان زۆر مهمە. کە ئاکەین مەرج نییە ئەو کەسێک کە برینێکی هەیە برینێکی شەکری هەیە مەرج نییە ئەو کەسە برینەکەی چانە بێتەوە. نا بە پێچەوانەوە ئێستا ئامڕازی زۆر تایبەت هەیە، شتی زۆر باشتر هەیە بۆ ئەوەی کە برینەکانیان زووتر ساڕێژ بێتەوە، تەنها زووتر بگەێنێتە ئەو شوێنانی کە چارەسەری پێویست بۆ نەخۆشی شەکرە ئەکەن و دڵنیاشتانەکەمەوە لەوە مەرج نییە هەست کەس کە برینێکی شەکری هەبوو ئەوە معنای وا هەیە ئەو پەلەی پێویست بەوە ئەکا کە بڕینەوەی تیادا ڕوو بدا و مەرجیش نییە هەچ کەسێک کە شەکرەی نەبێ ئەوە معنای ئەوەیە کە برینەکەی چاگە بێتەوە. برینی دوای نەشەرگەری برینی نەخۆشی شەکرە هەموو برینێک لە برینێکی کە جیاوازترە، هیچ برینێک نییە وەکو برینێکی کە هەمان ئیشەکانی بۆ بکرێ و پۆسیجارەکانی بۆ بکرێ. ئێمە لێرە بۆ پەڕی توانامانەوە هاوکاری نەخۆشەکانمانەکەن چ لە ڕووی معنەویەوە چ لە ڕووی زانستی و علمیەوە خزمەتگوزاری تایبەتیان بۆ پێشکەشەکەین بۆ چارەسەرکردنی برینەکانیان بە هیوای ئەوەی کە کەس تووشی برین نەبێت.
ئەمەی کە لە تەنیشتی منەوە دەیبینن بریتە لە 3 زەمبیلەی وەرزی یەکەمی چارە کە لە 23 ئەڵلقەی یەک بە دوای یەکی هەفتانەدا بۆ ئێوە پەخشکرا. دڵنیام کە هەمووتانەوە دەزان کە چارە دەوڵەمەندترین بەرنامەی پڕزانیاری و بەرزترین ئاستی تەکنیکی و ئاسانترین شێوەی هەیە بۆ گەیاندنی زانیاریەکان بە ئێوە. ئێمە مەبەستمانەکە ئێوە باشترین تەندروستیتان هەبێت و لە کاتی هەر کێشەیەکیشە چارەی ئاسانتان پێشکەش بکەین. زانیاریەکانی ئێمە لە ئاستێکایە کە خۆتان بتوان ڕۆژانە سوودی لێوەربگرن و بەکاری بێنن. ئێمە هەمیشە وڵمانداوەکە بەرنمەیەکی پڕزانیاری بین نەک شێوازێکی تری کارکردنمان هەبێ. لەبەرەوە هەموو یەکشەمەیەک بینەری چارە بنێوەش. ئەوەی کە لە 23 ئەڵلقەدا پێشکەشیەوە کرا کۆکراوەی ڕنج و ماندووبوونی دەیان ستافی کارژێڕی هوەری ئیداری دەستگای میدیای کورسات بۆ و من تەنها وەک ئامادەکار و پێشکەشکار دێمە خزمەتی ئێوە لە ماڵەکانتانە. بۆ زانیاری زیاتر هەموو یەکشەمەیە کاتژمێر 7 بینەری چارە بن و ئێستا ناونیشانی سۆشیال میدیا و پۆرتاڵی کورسات نیوستان بۆ دەنووسرێ بۆی کە بەردەوام زانیارەکانتان نوێ بکەنەوە. لە هەفتەی داهاتووە خوددا یاربێت وەرزێکی نوێی چارە دەست پێ دەکا و لە شێرپەنجەوە دەست پێەکەین. ئەوەی کێوە پێڵێن نەخۆشیە پیسەکە بەڵام پیس نییە، تەنها ئەوەندەمان لەسەرەکە بیناسین. تا یەکشەمەی داهاتوو کاتژمێر 7 ئێوارە ڕێز و حورمەتی ئامادەکار و پێشکەشکاری بەرنامە و تەواوی ستافی هوەری و ئیداری دەستگای میدیای کورسات قبوڵ فەرموون. هیوادارم هەرگیز پێویستان بە دکتۆر و نەخۆشخانە و دەرمان نەبێ. شەوتان شاد و خواتان لەگەڵ.